بۆی کێشا لەگەڵ بەڕێوەبەری گشتی تەندروستی پارێزگاکە ماوەی 2 هەفتەیە 40 پزیشکی پسپۆڕ یەڵەبجە و ژمارەیەک کارمەندی تەندروستی بایکۆتی دەوامیان کردووە. پزیشک و کارمەندە مانگرتوەکان داوا دەکەن بەڕێوەبەری گشتی تەندروستی هەڵەبجە لە پۆستەکەی لا بدرێت. ئەوەش کاریگەری نەرێنی زیاتری لەسەر کەرتی تەندروستی شارەکە دروست کردووە و زەرەرمەندی یەکەم هاوڵاتیانی شارەکەن و ناچارن بۆ چارەسەر ڕوو بکەنە سلێمانی. ئەم هاوڵاتیە کە بۆ چارەسەر مناڵەکەی دەباتە نەخۆشخانەی هەڵەبجە، بەڵام بەوەی مانگرتنی پزیشکانەوە کەس بەدەمیەوە نایەت و ژیانی مناڵەکەی دەکەوێتە مەترسیەوە، هەر بۆیە ناچار بووە بۆ چارەسەری مناڵەکەی ڕوو بکاتە سلێمانی. ئەڵێ ئەم مناڵە هیچی نییە، ینی ئەمە هەسمانەکە شتێک گیراوەتە قوڕگی، بۆ ئێمەش قسەم سیقەمان بە قسەی دکتۆر کرد نەمان بردە شوێنی تر. دوای لە دووەم ڕۆژ سێم ڕۆژە ئەم مناڵە وردە و هەناسەی تون بوو کە دواتر برمان نەخۆشخانەی بەخشین دکتۆر لەوێ وتی ئەم مناڵە بەشە لە سیەکانی ئیش ناکە، بۆیە بە پەلە بردومانەتە سلێمانی. هەر ئەو شەوە سەعات 11:30 شەو لە نەخۆشخانەی فریاکەوتنی ئیسعافیان پێداوی مردومانەتە سلێمانی. لەوێ قسەی دکتۆرەکانی سلێمانی چییە؟ ئەڵێ ئێوە لە کوێ ژیاون؟ کەوتمان لە هەڵەبجە زۆر عەجیبیان لێ وتیان چۆن نەتان بردووە؟ ئێمە هەر یەکەم ڕۆژ ئەو مناڵەمان بردووەتە نەخۆشخانە، دکتۆر لەوێ پێمان ئەڵێ هیچی نییە. ئیتر ئێمەش قسەی دکتۆر سەنەدە بۆ ئێمە لەم کاتە، بۆیە دواتر لەوێ بەنجی عامیان کردووە. دکتۆر پێوتم وتی بە هاوڵەدەم بە نازۆر ئەو شتێک کە چوەتە مەعیدەی بەردەم سیەکانی گرت و هەناسە نادا بۆی دەرکەم، ئەگەر بۆش نەبوو بە فەتحی سەدر، بەڵام سوپاس بەخوا بە نازۆرەکە توانرا نەجاتی بێ. خەڵکی هەڵەبجە بەردەوام دەڵێن کێشەکانی کەرتی تەندروستی برینێکە و ساڕێژ نابێت. بەڕێوەبەری پێشووی نەخۆشخانەی فریاکەوتنیش دەڵێت بڕیاری تاگڕەوانەی بەڕێوەبەری گشتی وای کردووە پزیشکان نیگەران بن. ئێمە تەمەنامان ئەکرد بەڕێز بەڕێوەبەری گشتی گوێی بۆ خەڵکانی دڵسۆز بگرتایە، یعنی بە تاکڕەوی بڕیاری نەدایە. ئەم پیاوە بەڕێزە بەداخەوە ئەوەنەی لەسەر بنەمای بیستن بڕیارەکانی داوە، ئەوەنە لەسەر بنەمای گوێگرت بینین و بە دوواداچوونی مەیدانی، ینی مەیدانیین بێتە ناو کێشە و گرفتەکان هەوڵین داوە کێشەکان چارەسەر بکات. وەک دەوترێ هەمیشە ئاو لە سەرچاوەوە لێڵە بێت. هەتا کەرتی تەندروستی هەڵەبجە سەرچاوەیەکی ئاوی ڕوون و ڕووناک و سازگاری نەبێت، ئەگەر دەیان بەڕێوەبەری گشتی کەش بگۆڕێت هەر هەمان شێوە و هەر هەمان شت بەردەوامە بێت. ئەوەی کە هەیە کۆمەڵی خەڵکی بەرژەوەندی خوازن لە ناو کەرتی تەندروستیە، ئەوەی کە یێتە ئەو پێگە و ئەوەی کە یێتە ئەو شوێنەوە کە ئەبێتە بەڕێوەبەری گشتی ئەم خەڵکانە ئەم تۆڕەی کە هەن چوادەوری لێ ئەدەن چوادەوری لێ ئێگرن بە هەمان دەردی بەڕێوەبەری گشتی پێشووە بن. ئەبێت ئەوەی کە ئەبێتە بەڕێوەبەری گشتی داهاتوو ئینشاءالله بتوانێت ئەم تۆڕە هەڵبۆشێنێ، بتوانێت گوێ لە خەڵکانی دڵسۆز بگرێت، گوێ لەو خەڵکانە بگرێت کە ئیش بۆ بەرژەوەندی گشتی ئەکەن، نەک بۆ بەرژەوەندی تاک و شخصی. پەیام چەند ڕۆژەکە هەوڵ دەدات بۆ چوونی بەڕێوەبەری گشتی تەندروستی هەڵەبجە لەسەر ئەم کێشەیە وەربگرێت، بە تایبەت کە نیگەرانیەکان ڕوو لە ناوبراون، بەڵام تا ئێستا وەڵامی پەیوەندیەکانی نەداوەتەوە. کێشە و گرفتی نێوان پزیشکا مانگرتوەکان و بەڕێوەبەری گشتی تەندروستی زیاتر قوڵ بۆتەوە. بە جۆرێک پزیشکان لەسەر ئاستی پارێزگاری هەڵەبجە و وەزارەتی تەندروستی و جێگیری سەرۆکی حکوومەت بەڵگەیان دژی بەڕێوەبەری گشتی خستووەتە ڕوو، هاوکات لیژنەش بۆ کێشەکە پێگەێنراوە. ئەو ئیشکالەیە کە ناو تەندروستی هەڵەبجە هەیە، دیارە خۆتان نزانن لە تەندروستی هەڵەبجە نزیک بە 20 ڕۆژێکە بێ ئیشکالێک هیچی ئیداریە. ئەو ئیداریە من بۆ خۆم لەگەڵ بەڕێز دکتۆرەکان و لەگەڵ بەڕێز ئەوانەی سکاڵایانەیە و لەگەڵ بەڕێز سەرۆکی بابلین بەڕێوەبەری گشتی تەندروستی هەڵەبجە جەنابی کاک ئازاد قسەمان کردووە کە من ئەڵمیانی من یعنی جێگری محافظ کاکاوە ینی قایم خام نوشەخان هەمووان بینیمانن و ئەوان سکاڵا و بابلین گلەی و گازندیانەیە جۆمان لێ ڕاگرتوون. بەڕێز ئیدارەی تەندروستیش جواب وەڵامی خۆی جۆمان لێ ڕاگرتوون، هیوادارین بتوانین هەمومان بگەینە کەیسێک لە خازانجی پرۆسی تەندروستی. پرۆسی تەندروستی ئەوەیە هەمومان بەیەکەوە عیلاجی مناڵەکانمان، عیلاجی کەسوکارمان، نەخۆشەکان ببینین و کەیسێک لەگەڵ کەیسی چیکە تێکەڵ نەکەین. کە من پێم وایە دکتۆرە بەڕێزەکان بە حکمی ئەوەی کە پێشینەیەکی لە مێژینیان لە خزمەتکردن لە پاراستی تەندروستی خەڵکەیە بەو ئەخلاقە جوانی خۆیانیانە ئەو بابلین مۆڕاڵی هەم تەندروستی هەم خۆشیانە پارێزن. لە گشت ئەو گرفت و کێشانی ڕوبەڕووی کەرتی تەندروستی دەبنەوە
لە بایکۆتی پزیشکان و کارمەندانیشەوە هاوڵاتیانی شارەکە دەبنە قوربانی و باجی بێباکی و کەم تەرخەمی حکوومەت و لایەنی پەیوەندیدار دەدەن. دووریش نییە گەر بۆشایی پزیشکانی پسپۆر لە کەرتی تەندروستی هەڵەبجا بەم شێوەیە بەردەوام بێت کارەسات بە دوای خۆی دابێنێت و هاوڵاتیان بکەونە ناو زەحمەت و بێدادیەکی دیکەوە. پزیشکانیش ئامادەنین تا جێبەجێکردنی داواکاریەکەیان کە لادانی بەڕێوەبەری گشتیە لە پۆستەکەی بگەڕێنەوە سەر کارەکانیان. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.